ئەگەر پلان نەبێ ژیانی ڕۆژانەی ئێمە بەرەوە ناچێت و هەروە ئاواتەکانمان نایەتە دی. ماریا لەگەڵ زیاتر لە 140 منداڵی هاوڕێی کە خاوەن پێداویستی تایبەتن زۆرترین سوودیان لە خولی هاوینەی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجا وەرگرتووە کە تایبەتە بە بەهێزکردنی توانادەرونی و جەستەی و پەروەردەیەکانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت. زۆر سوپاسی ڕێکخراوین کەمەندامانی هەڵەبجاکەم کە ئەم خولەی بۆ ئێمە کردەوە. سوپاسیان دەکەم زۆر شتی باشیش فێر بووم لە وشەکانەوە. سوپاسی هاوڕەکان دەکەم کە هاوڕێ باشانەم ناسی ئەگەر ئەوان نەناسیەوە چ من ژیانم هیچ نەبووایە. من زۆر سوودم بینیەوە لە خولەکە لەبەرەوەی کە فێری وەرشومە لەوانی و یا چەندها شتی تریان کردوین. ئێمە لە مەکتەبی شەید عەبدوڕەحمانی میرزا حەسەن بە ناوی هەموو تەلەبەکانەوە زۆر سوپاسی هەموو مامۆستاکانەکەین. ڕاستیدا من هەموو ڕۆژێم بۆ ئەم خولە سوپاسی هەموو مامۆستاکان دەکەم کە پاسمان بۆ دەگرن کە دەمانبەن بۆ ئەم خولە بۆ ئەوەی فێری هەموو شتێکمان بکەن. ئەم خولە هاوینەیە بە وتەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجا زۆرترین کاریگەری لەسەر بەرەو پێشچوونی ئاستی پێشکەوتنی منداڵانی خاوەن پێداویستی هەڵەبجە داناوە. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهید لەم سیەوەمان کردووە کە ئەم خوێندکارانە بە جۆرە لە جۆرەکان لەم خولانە کە لە ڕووی جەستەیی و لە ڕووی هەڵسوکە و لە ڕووی فکریەوە لە ڕووی مێشکیەوە ئەجوڵێنرێن و بەرەو پێشەوە ئەبرێن کار ئاسانێکی باشی کردووە ئەنجامی باشمان دەستکەوتووە جێگای دەستخۆشیەوە جێگای خۆشیەتی دەستخۆشی لە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بکەین کە هاوکار و پشتیوانن. ئەزموونی سەرکەوتووی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بە شێوازێکە لە ئێستادا وەزارەتی پەروەردە پلانی گواستنەوە و جێبەجێکردنی مەزمونەی هەیە لە شارەکانی تری هەرێمدا. پرۆژەکەمان پرۆژی باشترکردنی لیخوێندن بۆ خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامە و تو ئەنجامێکی زۆر باشیە بووە. بەڕێوەبەرایەتی گشتی بە شێوازێکی زۆر باش متمانی بە ئێمە هەیە پێکەوە هاوکارمانە سەرجەم چالاکیەکانی ئێمە وەفدێکی وەزارەت هاتنە خولەکەمان بینیان و بەڵێنی زۆر باشیان پیاوین بۆ سەرخستنی خولەکەمان و وتویانەکە لە سەرجەم شوێنەکانە هەوڵێن بە شێوازی بۆ شێوازێکی ئێوە جێبەجێیەکەن پەروەردەکانی تریش بە هەمان شێوە ئەم خولە و ئەم جۆرە چالاکیانە ئەنجام بێن. لەم خولەدا ژمارەیەکی بەرچاو لە کوڕان و کچانی هەڵەبجە وەگووانەبێژ بە خۆبەخشانە بەشداریان کردووە. ئەمەش زۆرترین هاندەر بووە بۆ ڕێکخراوی فیدای فیرلەندی کە بەردەوام بێت لە پشگیریکردنی ئەم پرۆژەیە. لە ئاکامی سەرکەوتنیە مەزمونە چیتر منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە قۆناغی سفر تا نۆی بنەڕەتی دانابڕێن لە پرۆسەکانی پەروەردە و فێرکردن و خوێندن. هاوشێوەی منداڵانی یاسایی بەردەوامە بن لە پرۆسەکانی پەروەردە و فێرکردن. بەمەش لە سنووری ناوەندی قەزای پارێزگای هەڵەبجە 604 منداڵی خاوەن پێداویستی تایبەت سوودمەند دەبن لە پرۆسەکانی سیستمی پەروەردە و فێرکردن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.